گەنج هۆی زیادبوونی تووڕەبوون ئەوەیە کە زیادبوونی ئەرک لەسەری دروست بووە وابزانم زیادبوونی بەرنامەکانی سۆشیل میدیا ئەو شتەی کردبێ و هەروەها بەڕای من کە ڕەوشی ئابووری تۆزای کاریگەری هەبوو و هەروەها لە ناو ماڵەوە یعنی دەوروبەری ماڵەوەی چۆنە وەزعی لە ماڵەوە چۆنە دایک و باوکی ڕەوشتیان چۆنە ئەوەش کاریگەری هەیە لەسەر زیادبوونی تووڕەبوونی یان کەمبوونی تووڕەبوونی یان ئەو کەسێکی هادەئە یان کەسێکی زوو تووڕە ئەبێتەوە. پێم وایە ئەو کارەکانی تووڕەبوونی هەر کەسێک هەر تاکێش کۆمەلگا دەگەڕێتەوە بۆ یەک هەیە هەر لە زگماشیەوە ئەو هۆکاری هەیە و هەشا تێنەگەیشتن لە کەسی بەرامبەر دەکات ئەو کەسە تووڕە بێ و نەبوونی هەلی کار ئێستا لە کۆمەلگای ئێمە و هۆکارێکی توان بڵێم زۆر سەرەکی تووڕەبوونی هەر ئینسانێکە. بەشێکی زۆری گەنجان لەبەرەوەی تووڕەنە هۆکارەکە دەگەڕێن لە بۆ چەند شەخسێکی دیاریکراو کەوا لە گەنج دەکەن تووڕەبی و گەنجیش نەهەقی نییە بێکارە بێ ئیشە دەبینی کولێتەوە دەکاتن ئیشی نییە تووشی عەساب دەبیت ئەوەش وێ لە دەکاتن کە بە بەردەوام ڕەخنە بگریتن ئەو وڵاتێ خۆش نێتن هەستی نیشتمان پەروەری نەبیتن.